سوپاس پزیشکان و کارمەندانی تەندروستی و هێزانیەکان ماندوو نەبن. ئەمە قسە و پەیامی هاوڵاتیانە. بەڕاستی زیانی مادی بوو، بەڵام زیانی گیانی نەبوو و حەقیش وایە دەستخۆشی لە تەندروستی وزارەتی تەندروستی و وزارەتی ناوخۆ بکەین و باقی ئەو جیها ئەمنیەکانی تر بۆ ئەو هەوڵەت دایان بۆ ئەم پاراستنی ئەم وڵاتی خۆمانە. سپاسی تەندروستی سلێمانیەکەین بەڕاستی خەڵکیان وەشیار کردەوە، خەڵکیان وا لێگر پابەندی ڕێنمایەکانی تەندروستی. ژیان تا ڕادێکی باش ئاسایی بۆتەوە. هاوڵاتیان دڵخۆشن. جارێکی دیکە شارە حیاتەکە بازاڕەکانی کراوەتەوە. پێم وایە چۆن سنوورەکان پێویستی بە پێشمەرگەیەوە لە هەموو حاڵەتێک ئەگەر مەترسیە هەبێت دەبێ ئەوان ڕوبەڕووی بنەوە. بواری کەش هەیە کە هەر بە هەمان سیفات و بە هەمان کوالیتی پێشمەرگە دەتوانین خزمەتی کۆمەلگا بکەین کە لەوانە بواری تەندروستیە. زۆر سپاسی وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بەڕاستی ئەو کەرەنتینەکردنە نەبووایە ئێمە ژۆک وڵاتانی کە وەزعمان خراپە بوو، بەڵام ئیسپات بەڵێ زەرری مادیمان کردووە کەسابەتمان نەکردووە، بەڵام ئیسپادەمان لێ کردووە لە بەرۆی هیچ کەسێکی خۆشەویستمانە دەست نەیاوەرد. لەش هەموو لایەکیان ساغ و سەرکەوتوو بن. دەستخۆشیم هەیە بۆ هەموو لایەکیان بەڕاستی زۆر ماندوو بوون ئەم فترێ. توشبوانی کۆرۆنا لە سلێمانی زۆر کەمن. لە سەرکەوتن نزیکین، بەڵام دەبێ هاوڵاتیان پابند بن بە تاکپارێزیەوە. ژیان بەبێ ڤایرۆسی کۆرۆنا زۆر خۆشە. تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکان دەڵێن ئەگەر هاوڵاتیان دانێ و پارێزراو بن تاکپارێزی جێبەجێ بکەن، مەچنە نێو شوێنە قەرەباڵخەکان و یەکتر لە باوەش مەکن و ئەم لەولای یەکتری ماج مەکەن تا ڤایرۆسی کۆرۆنا سلێمانی و کوردستان بەجێ بهێڵێت. ئارالی گەلی کوردستان، سلێمانی.